بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ ئەم شەو دوو میوانی بەڕێزمان هەیە لە هەولێرەوە دوو چاودێر و شرۆڤەکاری سیاسی هەردوو بەڕێزان کاک زیرەک کەمال و کاک عەلی فەیلی سوپاسیان ئەکەین بۆ ئەم دەرفەتە دیارە ئەم شەو مەبەستمانە قسە لەسەر دۆخی ئاڵۆزی عێراق بکەین قسە لەسەر خۆپیشاندانەکان بکەین قسە لەسەر ئەگەر و پێشهاتەکانی داهاتوو بکەین ئایا ئەمە خۆپیشاندانێکە کە ئەکرێ بوترێت بە شێوەیەک لە شێوەکان قۆناغێکی نوێ بۆ عێراق هێنێتە کایەوە یاخود تەنها کۆمەڵێک ڕووداوی بڵین کاتین و تێئەپەڕن و گۆڕانکاریش ناهێننەکایەوە وەکو ئەوانەی لە ڕابردوودا کراون ئەوەی ئێستا قسەی لەسەر دەکرێت دوای نیو سەدا لە کۆدێتای بەعسیەکان لە عێراق ئەبینی هاوڵاتیەکانی عێراق هێشتا ئەناڵێنن بەدەست کۆمەڵێک بابەتی سەرەتاییەوە وەکو خزمەتگوزاری ئەمە ئاوە و کارەبایە و نازانم بێکاریە و بێبەشبوونە لەو سامانەی کە لە ژێر خاک و لە ژێر ئەرزی ئەو شوێنەی تایە ئەژین بڵین بێبەش ئەکرێن لێی لە شوێنێکی وەکو بەسڕەکە زیاتر لە 80% یعنی ئابووری و یەدەگی نەوتی و ژیان و ژێواری عێراقیەکانی لەسرە ئەبینی هەژاری لە سەروی 50%ەوەیە بێکاری لە سەروی 80%ەوەیە یعنی ئەمانە لە عێراق چیمان پێ ئەڵەن دوای نزیکەی یاخود زیاتر لە 15 ساڵ لە ناوچوونی بەعس و بەعسیەکان هێشتا عێراق بۆ دواوە چووە بۆ پێشەوە نەهاتووە یعنی زۆر پرسی دیکەشەیە سەبارەت بەو دۆخەی ئێستا مەبەستمە من ئەم شەو قسە لەسەرەوەش بکەم کە ئایا پێویستە سەرکردایەتی سیاسی کورد کۆدەکانی ئەماڵۆزیانەی عێراق چۆن بکاتەوە و چۆن سوودیان لێ ببینێت چونکە کورد کێشەی سیاسی لەگەڵ عێراق هەیە کێشەی خاکی لەگەڵ عێراق هەیە کێشەی سڕینەوە و حساب بۆ نەکردنی لەگەڵ عێراق هەیە کێشەی جێبەجێ نەکردنی دەستوری لەگەڵ عێراقەیە و یەک دنیا کێشەی دیکەشی هەیە من زیاتر ناڵێم بەچمە لای میوانەکانم هەریەک لە بەڕێزان کاک زیرەک کەمال و کاک عەلی فەیلی لە کاک زیرەکەوە دەست پێکەین بە یارمەتی و بە ڕوخسەتی کاک عەلی کاک زیرەک سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئەمەی لە عێراق ئەگوزارێت یعنی ئەکرێ بڵین ئەنجامە یاخود هۆکارە و میکانیزمە بۆ قۆناغێکی دیکەی سیاست و سیاستکردن و تەنانەت ژیانیش لە عێراق سپاس بۆ جەنابەت و بۆ هاوڕێی عەزیزم کاکە عەلی فەیلی دیارە ئەوەی ئێستا کە لە عێراق دەگوزەرێ خۆپیشاندانی خەڵک با بڵێن دەربڕینی بێزاری خەڵک چەکبەستنی مۆدیلی سیستەمی حکومڕانیمان پێ دەڵێ لە عێراق ئەو سیستەمە حکومڕانی لە 2003ەوە بەسەرەوە بابڕێن لە دوای ڕوخانی دەوڵەتی عێراق هەر ناڵێن ڕژێمی سەدام چونکەوەی لە عێراق ڕوخات دەوڵەت بوو هەر ڕژێم نەبوو لە دوای ئەوەدا سیستەمێکی حکومڕانی هەبوو دەمێکە هێماکانی ئاماژەکانی دەرهاویشتەکانی ڕەهەندەکانی دەرەوە و ناوەی ئەوەی لێ دەخوێندرایەوە کە گەیشتۆتە بنبەست کە ناتوانێت خواست و داواکاری گەلانی عێراق نە لەسەر ئاستی سیاسی نە لەسەر ئاستی بەیەکەوە ژیانی دیموکراسیانەوە نە لەسەر ئاستی ئابووری و خواست و کێشەکانی خەڵک ناتوانێت وەڵامی گەلانی عێراق بداتەوە بەڵام زۆر جاریش ئەو چەقبەستنەکە وەکو ئاماژەم پێکرد پەیوەندی بە ئێستاوەنێ چونکە ناکرێ سیستەمی حکومڕانی عێراق لە سوارچەوەی خۆپیشاندانی جەماوەری بەسڕا و نێزەف و شارەکانی عێراق بخوێندرێتەوە ئەمە ڕیشەیەکی مێژویی هەیە کە جەنابتەن ئاماژەی پێکرد دەلاڵی لەوە دەگەڕێتەوە کە لە عێراقدا بەڕاستی مرۆڤ کەمتر لە بەهاکان تەماشا دەکرێت واتە بەهاکان لە ئینسان گەورەترن ئایدۆلۆژیا لە ئینسان گەورەترن ئەو سیستە حکومڕانێکەوە کۆمەڵێک دروشمی باق و بریقی بەرز کردوتەوە لە ئینسان گەورەترێ لەلا بۆیە دەبینین کە ئەوە ئەو حەقیقەتیان لە بیر چووە کە ئینسان کائینێکە لە هەر نەتەوەیەک بێ لە هەر ئاینێک بێ پێویستی بە نان و ئازادی هەیە پێویستی بە کەرامەتی ئینسانی هەیە لە ناو ئازادیدا شکۆی ئینسانی بوونی خۆی دەپارێزێ لە ناو نان و دابینکردنی ژیان و گوزەرانیش دیسا
گەورەی ئینسان دەپارێزرێ پیان وابوو لە ڕێگای نان و ئایدۆلۆژیا بەرزکردنەوەی دروشمی باق و بریقەدار توندکردنەوەی ململانی مەذهبی دەتوانن زۆر شت هەیە بیکەن تو ئەگەر دەرفەتم دەی ئەم ڕاپەڕینە کۆمەڵک هێما و ئاماژەی گەورەی لە خۆی کردوێت دەڵێم ڕاپەڕی ناڵێم خۆ پیشاندان لە بەرچی دەستپێکردنی لە دوو جوگرافیای دیاریکرا و یەک بەسرا وەکو پایتەختی ئابووری عراق دوو نەزەف وەکو پایتەختی سمبل و ڕەمزی سیستەمی حکومرانی لە عراقا زۆربەی شیعەکان بە پایتەختی هەموو شیعەکانی خۆیان دادن لە دنیا دوو دەلالەتمان پێ دەڵێن کە بەڕاستی مۆدیلی حکومرانی لە عراق بەو شێوازە کارکردنا دووچاری چەقبەستن و لە گرێژنەچوونێکی زۆر گەورە بووە بەسرا وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد پایتەختی ئابووری عراقا جاران میوە و بەرهەمی کشت و کاڵی زوبێر و سەفوان خورمای بەسرا نەک هەموو عراق و بە کوردستانیشەوە با بڵێ دابینی دەکەت دەنێردا بۆ وڵاتانی دەرەوەش ئێستا بازارەکانی بەسرا من دوێنێ لە راپۆرتێک دابینم خیار و تەماتە لە ئێران دێ سەوزە و میوە لە ئێران دێ و جگە لەوەش کە ڕاپەڕینەکە ئەو دوو شوێنەی گرتەوە بە سڕی ئاماژەیەشی زۆر گەورەی لە بنتەزر دەبێ حکومرانی عراق حکومەتی عراق ئەو حقەتە بزانێ خەڵک بۆیە نەهاتۆتەوە دەربچێتەوە ماڵێ بن بە بۆچوونی خۆم ئەم مۆدیلی حکومرانی دەبێ گۆڕانکارێکی گەورە و ڕیشەی بەسەردابێ. بەڵێ سوپاس دەکەم کاک زیرەک بێگومان دێمەوە لای جەنابتانە چمە لای کاک عەلی فەیلی. کاک عەلی سڵاوتان لێبێت لە ئێستادا قسە لەسەرەوە کرێت کە ئایا ئەمەی ئێستا لە عێراق ئەگوزەریە بە عەبادی و بە شێوازی بیرکردنەوە و بە دنیابینی عەبادی چارەسەر دەکرێت لەو کاتەوەی کە خۆپیشاندانەکان دەستی پێ کردووە وەکو کاک زیرەک کەمال ناوی ڕاپەڕینیشی لێنا چکە لە دوو جوگرافیای جیاوازەوە دەستی پێ کردووە لە دوو جێگەوە دەستی پێ کردووە کە یەکێکیان پایتەختی ئابووریە ژێرخاکەکەی نەوتە و سەرخاکەکەی بڵین دەواازەی ئاویە بۆ عێراق و ئەوی تریشیان هەم پایتەختی ئاینیە و هەم بڕیارەکانی بڕیارە گرنگ و چارە نووسازەکانی عێراقی لێوە ئەدرێت. قسەکە لە ئێستای ئەوەی عەبادی لەو ڕۆژەوە دوو جار بەڵێنی داوە کە ئەم دۆخە چارەسەر بکات داواکاریەکان چارەسەر بکە و دوو جاری شەڕەشەی کردووە. من مەبەستمە جەنابتان قسەیەکیش لەسەر شێوازی حکومڕانی عەبادی و دنیابینی بڵین سەرکردە دیارەکانی عێراقیش بۆ چارەسەرکردنی دۆخەکە شی بکەیتەوە. بەناوی خۆی گەورە مێڕەبان سەڵاو لە جەنابەت کاک یادگارەوە سەڵاو لە کاک زیرەک و لە بێنەنار و بیسەرانی کوردستان 24. بەڕاستی ئەوەی کە ئێستا لە عێراق دەگوزارێت بە تایبەتی لە پاریزگاکانی بەسرا و نەجەف و حلا و میسان و ئەوانەیەکی باشوور و ناوەڕاست ئەوە بە نەزەری من بە بیر و بۆچوونی من ئەوە کوتایهێنانە بەو عەقلیەت و سیستمی حکومڕانیەک لە عێراق لە پاش 2003ەوە لەسەر دەسڵاتدارانی بەغدا کە بەداخەوە کە ئەوە دەڵێن کە پێکهاتی شیعە و ئەحزابی شیعە مسەیتر بوونە لەسەر دەسڵات لە بەغدا لە جاتی ئەوەی کە بێن کە حکمی کە ڕەشید و حکمی دامەزراوەکان حکمی مؤسسات و وڵاتی هاوڵاتی بوون دامەزرێنن ئەوان لەسەر پەیام و خطاب و نەفەسێکی تائیفی بوو کە ئەوە ئەمڕوو شکستی دێنێ کە تا ئەمڕۆ ئەگەر کیشەیان لەسەر لەگەڵ کورد بووە هەر کە دژی کورد دەنگی بڵندتر بووە ئەوە دەنگی زیاتری هێناوە لە شەقامی شیعی هەر کە دژی سونیەکان بووە ئەوە دەنگی زیاتری هێناوە لە شەقامی شیعی بەڵام ئەمڕوو کوتایی بەو دیار دەدێت لەبەر ئەوەی کە ئەو خەڵکە تێگەشتن کە ئەو پەیام و خطابە تائیفیە تەنها بۆ بەکاردێت تەنها بۆ ئەوەیکی دەسڵات بەدەست بێنن ئەوانە ئەوە شتێکی بەبیر من دێنیتەوە لە ئەفریقای باشوور نلسون ماندێلا دەڵێ ئێمە کاتێک پیپیستەکان هاتن ئەوان ئەنجیلیان بەدەستەوە بوو ئێمەی خاوەنی وڵات و زار و زەوی و هەموو شت بووین پاش ئەوەیکی ماوەیەک لە خەو هەستان بینیمان هەموو وڵات بەدەست پیپیستەکانەوە و ئێمە ئەنجیلمان بەدەستەوەیە بەڕاستی طبقەی سیاسی شیعی بەو نەفەسە و بەو عەقلیەتە هاتنە ناو شەقام کە ئێستا تەنها مەفاتیح الجنان و کتابی دوعاکان و لە خۆیدان بەدەست خەڵکەوە مایە و هەموو سەروەت و سامان بەدەست طبقە و چینێکی سیاسیە ئەوەیکی لە بەسرە دەگوزارێ یعنی بەڕەقەم یعنی بە داتا ئینسان باسی لێ بکە بەڕاستی شتێکە معقول نییە
بەسرە ڕوژی 4 میلیۆن بەرمیل لە نەوت بەرهەمی بەسرەیە، ڕوژی 900,000 متر مكعب لە غازی سروشتی بەرهەمی بەسرەیە و دەواازە سنووریەکانی بەسرە ئەم قەسر سەفوانە ئەوانە هەموو کە داهاتێکی زۆر 56% داهاتی عێراق هەموو لە بەسرە دابین دەکرێت، بەڵام تا ئێستا بەسرە خاوەنی ئاوی خواردنەوە نییە، ئاوی پاکی خواردنەوە، ژینکەیەکی باشی نییە، کارەبای نییە، ئەوانە بەڕاستی هێلی کار یعنی ڕێژەی بیکاری لە بەسرە لە 140 تێپەڕیوە. ئەوە خەڵکی بەسراوە، خەڵکی شیعە بەعام تێگەشتن کە ئەو طبقە سیاسیە شکست خواردە کە تا ئێستا ئەوانەی بەکارهێناوە دژی کورد و دژی پێکاتەکانی تر ئەمڕۆ ئەو حقیقەتە بە دیار کەوت، ئەوانە تەنها بۆ مەسلحەتی خۆیانە. من لێرە نمونەیەکی بە وەکو میسال کەواتە بە گۆڕانکاری دەم و چاوەکان یعنی گۆڕانکاری لە عێراق دێتە ئاراوە، ینی زۆر جار قسە لەسەرەوە کرێت لە ڕەهەندە مێژوویەکەوە ئەڵێن عێراق خاکێکی نەفرەت لێکراوە و هەتا ماوە هەروە ئابێ، بەڵام قسە زۆر لەسەرەوە هەیە کە ئەوانەی کە عێراقیان بەڕێوە بردووە یعنی هۆکاری سەرەکی کێشەکان و گەندەڵی و ئەو فەسادە زۆرن کە لە عێراقەیە، کەواتە ینی دروستبوون و هاتنەکایەوەی حکوومەتێکی نوێ ئەکرێ بڵین داراسا دروستەکات و عسای سەحری پێ شتەکانە گۆڕێت. بەخۆی کاک یادگار یعنی پەیام دیارە حکوومەتی و دەسڵاتدارانی بەغدا لە پەیامی یەکەم کە خەڵک نەچوە سەر سندوقی دەنگدان ئەوە سزادان بوو، ئەو پەیامە تێ نەگەشتن کە ئەمڕۆ پەیامێکی بەهێزترە کە بەڕاستی یعنی من دەڵێم داتەکان ڕقەمەکان بە خۆیان یعنی دیارن، دیاردەیەکی زۆرنن. نمونەیەکی ئاسان یەکی لە ئەندامانی پارێزگای نەجەف، یعنی ئەو ناداتپەروەریە، یعنی پێم خۆشە ملەتی ئێمەش ئەو بەراوردە بکە بە ئینسافەوە، یعنی ئێمە قسە لە شتەکان بکەین. کابرای کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای نەجەف بووە لە خانیەکی تەجاوز لە تەنیشتی قەبرستانی نەجەف بووە، پاش 4 ساڵ لە ئەندامبوونی لە ئەنجومەنی پارێزگای نەجەف دوورگەیەکی لە بەرازیل دەکرێت بە 150 میلیۆن. پارێزگای پێشتری بەسرە ماجد نەسراوی یعنی ئەوە هەموو هەیە لە بودجەی 2016 دەڵێ تەنها میوانداری بۆ میوانخانەی خۆی و میوانەکانی 7 ملیار دینار کەباب بووە، یعنی 7 ملیار دینار کەباب و 2 ملیار ساردەمەنی و ئاوی خواردنەوە کە ئەوە دەکاتە 9 ملیار تقریبا 700 میلیۆن دۆلارە کە ئێمە ئەگەر بێن بەراورد بکەین ئەوەیکی لە هەریم دەگوزارێ خەڵکیش بە بێوجدانی باسی دەکەن. ئێستا ئەو شەقامی لە کاتێکدا هاوڵاتیەکی بەسراوی یەخەی کەسێک لە هێزە ئەمنیەکان نەگرێت ئاماژە بەوا داڵێت یعنی هیچ لە ماڵمانە نییە بیخۆین و برسیمانە سوپاس دەکەم بەبەست یعنی 7 ملیار دینار ئەوە بەڕقەمە، یعنی ئەوە قسەی من نییە، ئەوە وائل عەبدولەتیف کە پارێزگای پێشتری بەسرە بووە ئەو ڕقەمانە و ئەو داتانە باز دەکا کە ئێمە لە کوردستان باز دەکەن. من پێم خۆشە لێرە براوردێکی بەسیط لێرە بکەم. ئەو شەقامی 120 متریە کە 5 جادەی سەرەکی لەگەڵ جادەی حاجی عومرانە، جادەی مەسیفە، جادەی مووسڵە، جادەی مەخمورە، جادەی سلێمانی و کۆیە و جادەی کەرکووکە و لەگەڵ فروکەخانەی هەولێر دەبەسێتەوە بە دریژایی 36 کیلومتر بەو شێوازە شارستانیانە دروست کرایە، هەموو خەرجی 480 میلیۆن دۆلار بووە. یعنی ئەوە تەنها بە یەک ساڵ پارێزگای بەسرە 2 بەرابەر ئەو هەنا تەنها بۆ میوانداری کەباب و ساردەمەنی بووە. کاک عەلی ئەچمەوە لای کاک زیرەک، بێگومان دێمەوە لای جەنابتان. کاک عەلی سوپاس بۆ ئەو زانیاریانە. کاک زیرەک لە 2016 لە لێدوانێکی خۆتدا جەنابتان ئاماژەت بەوەدا بوو هەر کەسێک هیوا و ئومێدی بە عێراق هەبێت بڵێت بەرەو دیموکراتیەت و عێراقی دەستوری و زامنکردنی مافەکانی گەلی کورد دەڕوات. من پێم وایە لە سیاست تێنەگەیشتووە. ئێستا جگە لەو تێگەیشتنەی ئەو کاتت چیترت هەیە ئیزافەیەکی بۆ عێراقی ئەمڕۆ و ئەوەی ئەگوزارێت لە ئێستاە؟ خۆی ئەگەر کاک یادگار ئێمە لەسەر خودی عێراق خۆی قسە بکەین دەستخۆش بۆ ئەوە بیرهێنانەوەی سەرەتا. ئەگەر ئێمە لەسەر خودی عێراق خۆی قسە بکەین وەکو دەوڵەت جیاوازە لەگەڵ عێراقی ئێستا کە سیستەمێکی حکومڕانی تایدا فەرمانڕەوە. ئێمە لە بیرمان نەچێ لە سەرەتای بیستەکان من لە زۆر شوێندا و قسەیەم گوتووە بەد لەبەرەوەی بڕوان پێی هەیە زۆر تاکیدی لێ دەکەمەوە.
لە بیستەکانی سەدەی بیستەم دەوڵەتی عێراق لەلایەن بەریتانیا دادەمەزرێ واتە دروستبوونی دەوڵەتی عێراق لە بنەچەکەدا ڕنگدانەوەی خواست و ویست و یەکێتێکی ئارەزومەندانەی گەلانی عێراق نەبووە. بەریتانیا ئەو جوگرافیا سیاسی دامەزراندووە وەکو دەوڵەت بۆ ئەوەی بیکە بە پۆلیس و سەربازی پاسەوانی بەرژەوەندیەکانی خۆی. بۆیە من ئەو قسەیەم کردووە. بۆیە تۆ دەوڵەتێک لەسەر ئەو بنەما دامەزرابێ من پێم وایە ناوە لە وێزگە مێژوویەکاندا لە قۆناغە مێژوویەکاندا جەنابیشت و کاک عەلی فەیلیش دەزانێ هەر لە سەردەمی ڕژێمی پاشایەتی هەتا بە سەردەمی سەددام و بە سەردەمی ئێستاشدا دەگا ئەم هەموو بەرهەمهێنانی تیرۆر و حرەس قەومی و بەعس و ڕەشەکوژی و ئەنفال و کودەتا لە دژی یەکتری و جینۆسایدکردنی گەلی کوردستان و نەتەوەکانی تر ڕنگدانەوەی ئەو جوگرافیا سیاسیە کە دەوڵەتی عێراقی لەسەر دامەزرا. بۆیە من پێم وایە عێراق نابێ بە عێراقێکی دیموکراسی، چونکە ئەگەر کاکە یادگار ئەگەر بمانەوێت لە عێراق تێبگەین لەگەڵ ڕێز و حرمەتی زۆرم بۆ هەموو نەتەوەکانی عێراق بە خوشکوبرانی عەرەب و هەموو نەتەوەکانی تر سێ نووسەری گەورەی عەرەب هەیە عەلی وەردی کەنعان مەکیە باقر یاسین. من پێمان نووسەری تریشێ بەڵام سێ نووسەر کە سەرنجی منی زۆر ڕاکێشاوە ئەگەر بمانەوێ لە ماهیەتی دەوڵەتی عێراق حکومڕانی عێراق باری دەرونی و ڕۆحی و نەفسیەتی تاکبەتاشی خەڵکی عێراق تێبگەین ئێمە دەبێ کتێبەکان و نامیلکەکانی ئەو سێ نووسەرە بخوێنینەوە کە هەر سێشان لەوە کۆکن کە عێراقیەکان نەدەتوانن بێکەوە بژین نە ئامادەشن لە یەکتری جیا ببنەوە. واتە لێرەدا ئەوە باسکردن لە دەوڵەتی عێراق. بۆیە من پێم وایە لە ئێمە نەک لە 2016ەوەی جەنابەت باسی دەکەی من لە 2002 بەسەرەوە لە 2004 دواتر بەسەرەوە ئێمە کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیر زۆر جار تاکیدم کردوتەوە باسی ماهیەتی عێراقمان بە تایبەتی لە 2004 کە سەدام ڕووخا ئێمە بەیاننامەیەکمان دەرکردووە بزوتنەوەی ڕیفراندۆم کە ژمارەیەک نووسەر و ڕۆشنبیر بن کە عێراق ئەوەیە کە ئێستا پێی گەیشتین نەک عێراق ئێوەیە ئێمە کۆمەڵکی وا ئومێد بەڵام لە ئێستادا باسکردن لە ئێستای ڕاپەڕین کات لە 2005 تاکید لەوە دەکەم بەم دوایانەش لە 25 ئەیلول یعنی ئێمە وەکو کورد بڕیاری ڕیفراندەمماندا ئەم ڕیفراندەمە لە هەردوو جارەکەیە ئەوەی یەکەم کە فەرمی نەبوو ئەمەی دووەم کە فەرمی بوو لەلایەن حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی کوردەوە تەبەنی کرابوو یعنی ئەنجام درا و سەرکەوتوو بوو بەڵام ئەوە بوو بینی چگە لە کۆمەیەک لە کورد کرا چی بەرامبەر کورد کرا لە ئێرانەوە بیگرە تا عێراق تا تورکیا تا وڵاتەکانی دیکەش یعنی کورد ئەمەی تاقی کردەوە ئێستا ئەوەی ئەبێ بیکات ژیانە و هەڵکردنە لەگەڵ عێراق پێویستە لەسەر سەرکردایەتی سیاسی کورد لە ئێستاە چی بکات زۆر بە کورتی دواتر دێمەوەلات بۆی قسەکانی تەواو بکەیت. بەڵێ من مەبەستم لەوەیە کاکە یادگار تۆ تەماشاکە ڕاستە مەسەلەی ڕیفراندۆم بەڕووی دەرەوەدا ئەوە بوو کە ئێمە بینیمان دەرەنجامەکانی بەڵام بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆمیش بە دەیان هەزار سەربازی عێراقی بە چەکی قورسەوە لە سنووری کەرکووک و گەرمیان هەتا دەگەیە شنگال بەرامبەر بە هێزی پێشمەرگا خۆی ئامادە کرد بوو کە هێستا شەڕی داعش بە تەواوەتی تەواو نەبوو بوو. دوو تۆ گە تێبینیت کردی بە کورتی لە 2023 بەسەرەوە ناڵێم شیعەکان چونکە شیعەکان ئینسانی ڕۆشنبیر و خەباتجێڕ و نیشتمان دۆستیان تێدا کوردۆست و نەتەوە دۆستی تێدا بەڵام ئاراستەیەکی بەهێز لە ناو شیعەکاندا سونەکانیان بە بیانووی تیرۆر لە پرۆسی سیاسی دەرکردە دەرەوە. ویستیان کوردستان و گەلی کوردستان و هەرێمی کوردستان بە بیانووی بەڕێکردنی نەوت و بە بیانووی کۆمەڵێک گرێبەستی نەوتی بودجیان بڕی ویستیان لە پرۆسی سیاسی دەریکەنە دەرەوە. واتە ئەو حکومڕانێکەوە لە عێراقدا بە ئەو سیستەمە حکومڕانێک کە هەبووە بەڕاستی نە دەرەنجام و خێر و نەک بۆ تەمای دیموکراسی بەیەکەوە ژیان نەک بۆ سونە و بۆ گەلی کوردستان بەڵکو بۆ خوشک و برا شیعەکانیش خۆ ئێستا ئەوەی کە هاتوۆتە سەر زادەوی خەیدا دەدڕێ لە نەزەف و بەسرا سەتانوەتی بەسەرەوە خوشک و برا شیعەکانمانن. بۆی ئەو مۆدیلە کە لە سەرەتادا باسم کە تووشی چەق بەستنێکی گەورە بووە توانای بنیادنانی دیموکراسیەت و وەڵامدانەوەی خواست و ویستی خەڵکی نییە لەبەرەوە خۆی لە بنەسەکەدا لەسەر ئەو بنەمادانە مەزراوە ئینسان لە لای ئەواندا بەڕاستی بچووکترە لەو بەهانێکەوە خوان بڕوان پێی هەیە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوەلات کاک زیرە. کاک عەلی ینی شیکردنەوەی زۆر کراوە بۆ ئەوەی لە ئێستا لە عێراقا گوزەرێ یەکێک لەو بۆ چوونانەی سەبارەت بەم دۆخەی ئێستای عێراقەیە ئەوترێت کە
دوای ئەوەی کە ترامپ و ئەمریکا بڕیارەدەن لە ڕێکەوتنی ئەتۆمی ئێران بکشێنەوە و دوای ئەوەی کە فشارێکی زۆر لە ڕێگەی ئابلوقەوە لەسەر ئێران دروست دەکەن دابەزینی بەهای تومەن خراپبوونی دۆخی ئابووری ئێرانیەکان خۆپیشاندانەکانی ئەم دواییەی ئێران یعنی قسە لەسەر ئەوە هەیە کە ئەمە یەکێک بێت لە ئەو کارتانەی کە ئێران ڕایکێشاوە بۆ ئەوەی چاوی وڵاتان بە تایبەت ئەمریکا لەسەر ئێران لا بات و بهێنێتەوە ناو گۆڕەپانی عێراق ئێوە لەو بارەیە وەڕاتان چییە؟ ئەوە یەکی لە هەنەکانە کاک یادگار طبعاًەوە ئێران دەستی هەیە لە خراپبوونی وەزعی بەسرە و شارەکانی تری باشوور و ناوەندی عێراق لەبەر ئەوەی کە ئێستا مەسەڵەن مافیایەکی مسەیترن لەسەر خاڵە سنووریەکان لە تجارەت و بازرگانیکردن بە مەوادی هوشبەر بە چەک و تەقەمەنی هەموو لەگەڵ لە ئێرانەوە دێت مەسلەی ئەو مەوادی هوشبەرە بەڕاستی کە تەسیرێکی زۆر گەورەی لە کۆمەلگای عێراقی کردووە ئەوە لە ئێرانەوە دێ ئەو خەڵک زۆر ناڕزایەتی لەو شتەیش دیارە کە ئێستا وینەکانی مەسەڵەن سەرکردەکانی ئێران و مەراجعی ئێران و مەراجعی شیعیان هەڵزڕاند و ئەوانەیان کرد لە بەسرا ئەوە بە دیار دەخا بەڵام ئەوە یەکی لە مەسەلەکانە مەسلەی ئەساسی ئەوەیە کە حکومڕانی عێراق تا ئێستا بەڕاستی سیستمێکی شکست خواردە بووە و هیچ کاتێک ڕاستگو نەبووە لەگەڵ ملەتی عێراق و لەگەڵ پێکهاتەکان ئەمە وەکو نمونەی دێنینەوە هەر لە زستان لە ئاخری زستان خەڵکی منطقەی حوسەینیە لە ئەطرافی بەغدا کە ئەوە خۆپیشاندانێکی تقریبا 12 ڕۆژیان هەبوو لەبەر ئەوەی باران و لافا و هیچ خزمەتگوزاریکیان نەبوو شەقامەکان هەموو قڕاو بوون عبادی بەخۆی بڵێنیدا گوتی ئەوانە چارەسەر دەکرێن بڵێنەکەیشی هەرەوە بوو زانی زستان تەواو دەبێ خەڵکیشەوەی لەبیر دەچێتەوە یعنی بەداخەوە عبادی و حکوومەتی عبادی هیچ لە بڵێنەکانی خۆی جیبەجی ناکە ئێستەیشە چووتە مەسەڵەن نوێنەری حکوومەت چووە ئەو بڵێنێ بە خەڵکی بەسڕەی داوە دەڵێ ئەمن 10,000 وەزیفە هێلی کار بۆ خەڵک هەڵدەرەخسێنم ئەتو بوجەی 2018 تەواو بووە ئەوە لە دەسەڵاتی تو نییە ئەوە پێویستی بە تەشریعاتی هەموارکردنی یاسایە بە تەشریعاتی قانونی هەیە یعنی ئەگەر ئەوە یا درۆیە یا ئەتو هەڵەیەکی گەورە مخالفەیەکی گەورەی یاسایی و قانونی دەکەیت یعنی بەڕاستی ڕاستگو نەبوونە لەگەڵ ملەتی خۆیان بە نەزەری من ئەوە پارەکە بوونی هەبوو نەیان خستۆتە خزمەتی هاوڵاتیانەوە ئێستا لە ژێر فشار دەریەهێن و بەڵێ ئەوان تەنها بڵێنەکانیان کاتیە بۆ ئەوەیکی وەکو مادەی هوشبەرە سڕکردنە بۆ ماوەیەکی کاتی و پاش ئەوەکی خەڵک لە بیریان دەچی خەڵکیش ئەو جارە بڕیاریاندایە بەڕاستی مەسلەکە کاتی نەبێ مەسلەکە لە ئاو و کارەبا و مەسائلی خزمەتگوزاری سەرەتایی تێپەڕێ مەسئلەی حکومڕانیە مەسلەی سیستمی حکومڕانیە کە بۆ ئاو کارەبانیە لەبەر ئەوەی کە سیستمی حکومڕانی سیستمێکی شکست خواردە و فاشلە ئەگەر سیستمێکی باش هەبێ دەبێت علی پێت وایە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کاریگەری ئەبێت لەسەر چۆن بڵێ ئارامکردنەوەی دۆخەکە لە یەکێ لە لێدوانەکانتان جەنابتان ئاماژەتان بەوەدا بوو کە پێویستە لایەنەکان پێکەوە هەڵبکەن و بگەنە خاڵێکی هاوبەش تەنانەت ئاماژەت بەوەدا بوو ڕاستە سەلامەتی هەڵبژاردن گرنگە بەڵام سەلامەتی ئەمنی کۆمەڵگە گرنگترە ئەوەی لە ئێستایە ئەگوزەریت ئەوترێت ئاوێکە ئاوێکی لێڵە زۆر وڵات و زۆر لایەن مەلەیتیاکەن چۆن ئەمە چارەسەرەکرێت زۆر بە کورتی سوپاس دەکەم بەڵێ کاک یادگار یعنی ئەوە گرنگە بەڕاستی ئەو دەموچاوانە دەمێ نەمینن لە سەحنەی سیاسی دەبێ ئەوانە نەمینن بەڕاستی خەڵکێکی تر بێن دەستپاک خەڵک متمانەیان پێ بکە ئەو هەر هەموو دەموچاو ئەوانەکی تووشی گەندەڵی بوونە تووشی فەسادی هەموونەوە فەسادی ئیداری و حزبی و لەگەڵ خەڵک و ئەوانە بوونە کە وەکو نمونەت بۆ دێنم یعنی ئەوانەیە کە سیاسەتمەدارە ناودارەکان لە پارێزگای حلە کە ئێستا خەڵکی حلە هەستانە ئەوانە دەنگیان یعنی دەیانەویست ئەو گەندەڵی خۆیانە هەموو باخ و زەویەکانی حلەیان کردیتە زەوی لە زراعیەوە کردیتیانە سەکەنی و فروشتیتیان تەنها بەوەدا پیشان دەکرد دژی کورد بوون وەکو هەیسەم الجبوری وەکو حەنان الفتلاوی وەکو عەلی العەلاق ئەوانە بەڕاستی دەبێ ئەوانە بزر بن ئەوانە دەبێت دەموچاوی نوێ بێن کە تەنها مەبەستیان خزمەتکردنی خەڵک کاتم تەواو بووە کۆتا پەیامت بۆ
پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ عێراق زۆر بە کورتی بەڵێ من پەیامم ئەوەیە ئێمە دەبێت کورد پێکەوە یەکدەنگ و یەکڕەنگ بین ئەو کاتە دەتوانین هەر حکوومەتێک بێت لە بەغدا گرنگ نییە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە کورد یەکدەنگ و یەکڕەنگ بین تا بتوانین مافەڕەوەکانی خۆمان بەدەست بێنین و من بە نەزەرم ڕێفراندوم ئێمە لە بەغدا و لە وڵاتانی دەوروبەر شکستی نەخوارد ئێمە لە ناوخۆی ڕێفراندوم شکستی خوارد بەداخەوە بەدەستی ناوخۆی و بەدەستی چەند لایەنێکی ناوخۆی ئێمە بە شێوەیەکی کاتی شکستمان بە ڕێفراندوم هێنا بەڵام ڕێفراندوم هەر دەمینێ و ئامانجەکانیشی و ئاکامەکانیشی چەند ساڵێکی تر ملەتی کورد ئینشاءڵڵا بە شێوەیەکی باشتر دەبین. بەڵێ سوپاس دەکەم کاک عەلی. کاک زیرەک کاتم تەواو بووە بەڵام مەبەستمە کۆتا پەیامی جەنابیشتان وەربگرم سەبارەت بەوەی کە سەرکردایەتی سیاسی کورد و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ئێستا پێویستە چی بکەن؟ وەڵامی من دڵنیام لەوەی وەڵامی تاک بە تاکو یەک بێشی هەموو خەڵکی کوردستان ئەوەیە ئێمە بەیەکەوە دەتوانین قورسایی سیاسی پەیدا بکەین ئێمە بەیەکەوە جوانین ئێمە بەیەکەوە دەتوانین کوتلە سیاسەکانی عێراق ناچار بە جێبەجێکردنی دەستور و وەڵامدانەوەی خواست و ویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین ئەو ڕیزبەندی سیاسیەکە ئێستا جۆرێک لە لێکترازانی دروست بووە دروست بکرێتەوە هەمومان نیشتیمان و کوردستان و گەلی کوردستان و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکەینە ئەولەویاتی خۆمان چاکردنی ژیان و گوزەرانی خەڵک زامنکردن و بەدەستهێنانی ئەو مافانێک کە دەستور بۆ ئێمە بەڕەوابینی وە جێگیر کردووە هەموو ئەوانە وا لێمە چکە ئەواری کە لە عێراق دەگوزەرێ ئێستا من پێم وایە لە داهاتوودا ئەگەر ئێمە لە ناوخۆماندا یەک نەبین و بە گوتارێکی سیاسی هاوبەش خۆمان ڕێک نەخینەوە کاریگەری سلبی لەسەر هەرێمی کوردستان دەبێت. هەردوو شرۆڤەکاری سیاسی و چاودێری سیاسی بەڕێزان کاک زیرەک کەمال و کاک عەلی فەیلی زۆر سپاس بۆ و کاتی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی سپاس بۆ زانیاریەکانتان. بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر سپاسی بێپایان بۆ ئێوە کە بینەر بوون تا باسی ڕۆژێکی دیکەیەوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.